دەچنە یەکێک لە گۆماوەکانی نزیک بە ڕووباری سیروان و دەیانەوێ با قولاب ڕاوی ماسی بکەن. ئاسۆ تۆفیق و هاوڕەکانی خەڵکی کەلارن. ساڵانێکی زۆرە بەم شێوازە ڕاوی ماسی دەکەن. ئەوان لە گۆماوێک کۆ دەبنەوە و تاوەکو ئێوارەیەکی درەنگ خۆیان بە هەڵدانی قولابەوە سەرقاڵ دەکەن. ئێمە ڕۆژانە تەلەفۆن بۆ یەکەکەین پێش نیوەڕۆیتر ئامادە بن لە سەعات 2 و هەر کاتی مەوعدەکە دانین لە شوێنەکە یەکە بینین و دەرەچین بۆ ڕاوکردن شتەکان لەگەڵ خۆمانێن نۆک و هەویر ئەو شتانە کۆکەین و ئەین بۆیە سەرم ئاو تر هەر کەسێ شوێن خۆی جیاوازە دانیشین و دەسەکەین بە ڕاوی تر لە 98 من تقریبان خەریکە ئەم ڕاوم ڕاوی ئێمەش بەس بە قولاپە. ڕۆژنا جارا بوو بە هەفتە بە 10 ڕۆژ بە 12 ڕۆژ ماسیمان نەگرتە هەر بەڵام خۆشەکەی لەوەی هەردێنەوە بۆی بە قولاب ئیسفادەکەمان لەوەی بە قولابەکە بیگرین لەبەرەوەی ماسیە گەورەکە ئاگری تۆ ماسیە بچووکە ئازاد دەکەیت تو ئەڕاتەوە. والله خۆم ماسی بە قولاب و شەنسە من لەو کاتە لەو دەنگێکم گوت تقریبان برم 5-6 کیلۆی هەتا نیمەش هات بەربی بەس پێم خۆش بی کە ڕاوەکەم کرد ڕاوەکەی ڕاوی خۆشە لە تۆر باشترە لە کارەبا باشترە ڕایەکی خۆشە جەوێکە گۆڕین وەڵ برادری لە چای و غەراز و ئاو سەر دەدەین بخۆمان لێرە جەوێکە گۆڕی وەڵا نەوعەتەکەی ماسی گرا هەیە مەسلاحەکە ئەوە زۆربی زۆرەی حمریتایە سوورەی هاتیە کەمە بزی هاتیە زۆر کەمە ئەمانە زۆر کەمن ماسی ئاوی بەڵام ئیسە زۆربەی گشتی مەسلاحەیە ئەوە هەندێجار قولاب گیرەکە لە ناوەکە ئەوێ بچین قولاوەکە دەرکەی لەبەرەوە ناکرێت تۆ قولابێکت گیری کرد و وازی دەبێنی و بیبڕی ئەگە قولاب ببڕی ڕۆژان 10 قولاب 15 قولاب ببڕی. ڕاوکردن بە قولاب پێویستی بە پشودرێژی و ئارامگرتن هەیە. لەم جۆرە ڕاوکردنەش هەندێک جار نێچیری خۆت دەست ناکەوێ. ڕاوکردن لای ئەمان تەنها بۆ حەز و خولیایە و گرنگ نییە بەلایەنەوە ئەگەر ڕۆژێکیش ماسییان دەست نەکەوێت هەر ئاسوودەن بە دۆخەکە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلە.